سەرەتای پاییزە فەسڵەکە فەسڵەکی ساردە لەوەی خەڵکەکە دێ و سۆبەکان تەسنیعەکەتەوە چاکەتەوە هەیە ئەکڕی هەیە چاکەکەتەوە بەڵام ئەمە ئەشکالی زۆرمان هەیە ئێستا لێرانە ئەو نەفتەی هەمانە بە حیساب نەفتێکی بەغدایە نەفتەکی زۆر باشە بەڵام لە هەمان کاتدا یان گازی تێدایە چەورە نەفتەکە یا خودت نەفتەکە ئاوی تێدایە لەوێ پەریتە ئەگۆڕی یەک ڕۆژ دوو ڕۆژ دە ڕۆژ زیاتر ناکە لەبەر هۆی چیاهۆکە و سەبەبەکەی ئەوەیە کە نەفتەکە ئاوەکی زۆری تێدا یان گازی تێدایە. خەڵک زۆر سۆبەی نەفتی و کارەبایی بەکاردانی خاصە نەفتێکە چکە کارەبا زۆر نییە خەڵکی ناتوانێت هەموو ساڵی سۆبەشی بکڕی ئەوەی پاری کڕبێ پێراری کڕبێ دێ چای دەکاتەوە جابینی پەریتەیە یان قاعیدەکەی تێکەچێ. أبيش نوزي مداري هذه. أبي؟ خذ بدار الله، بدار ام خلق دبر برواری بالای نه و من کس کارت خو مروت خو یتینا آنهاری خو امی کزاخا سواد کن و پاییزه وقت کزاخیه و کزاخا وگاوه هم کن باشترش وقت بهاره دفعه من منطقه ما بفرینه وقتی که دور سویگ بید دشتر نامینه پی وقت بفرید تو سیوان ناجیه کرد یا سیواب خودم گرم مصرف لیتین بس چه برهمه ما بچناچید و توی بین همیه البنیه پی برزد پیش بنو چناچه حکمت ما هوری کوریو منو که چه معمل و ما معمل جیمانینن حتی انش بری بین دوی که همی پیش بنو ویرجی کش منو کرید هاي شو بيده؟ يصير مقصة تختار يصير. هو تلون يصير. I came in because it's beautiful and all the oxygen in the air just makes you feel really appreciative for the beautiful plants. We're on board. Today we are just visiting the beautiful trees and plants for Thanksgiving. It's always changing, like there's new blooms out, there's new flowers, they move around the trees a lot. Good, you saw your mouth.